عەرەبیە کە بتوانین بە زەبری هێز و چەک دەنجی خەڵک بکرێت ئەگەر وا بواە ئێرە بەڕاستی ئاستی ناڕزاییەکان و ئاستی بێزاری خەڵک لەم دەسەڵاتە گەیشت وایە ئاستی سووریا و مسر و تونس دەبواە خەڵک بە چەند ئاسایش و پۆلیسێک کۆنتترۆل نەکرابان لەبەر ئەوەی وەکو لە بەرنمەیەکی تری تەلەڤیزیۆنیش باسم کرد سووریا بەم هەموو هێزە زەبەلاحە سی خوڕی و استخباراتی و ئەمنی و پۆلیسیی نەیتوانی بۆ یەک ڕۆژش خۆ پیشاندان ڕابگرێت کە بە هەزاران سی خوڕی هێنایە سەرجادە لەبەرچی لەبەرەوەی جیاوازیەکی گەورە هەیە خەڵکی کوردستان ئەم دەسەڵاتە بەهی خۆی دەزانێت ئەم دەسەڵاتە پێی وایە دەبێت چاکسازی تێبگرێت لەبەر ئەوەی ئەگەر لە کەسێکی سادەی ئەم وڵاتە پرسی دەڵێ دەستکاریکردنی ئەم بارودۆخە بەمانای بەرەو ئاراستە بردنێکی زۆر نادیاری ڕەوشی هەرێمی کوردستان بۆیە من پێم وایە ئەم لێکچواندنە کە بە تەواوی وەکو ئەم وڵاتانەیە دووبەرە دروست بووە ئەمەیان هەڵەیە بەڵام ئەوەی تریشیان هەڵەیە کە بڵێ کوردستان بەهشتێکە ئێمە لە هیچ شتێک لە ئەوان ناچین ئێمە هەموو شتێکمان لەوان جیاوازە نەخێر ئەمە لە زۆر شت بە ئەوان دەچین بەڵام لە زۆر شتیش لەوان جیاوازین بەڵامانەوە نییە کە لەوێ هەمان ئەم ڕێتم و ئەم سیستەمەی کە لەوێ کراوە ئێمەش بێنین کۆپی بکەین بەڵام ببوورە پرسیارەکە ئەمەیە بۆ گوتاری دەسەڵات چه سیاسی چی ئەعلامی بەردەوام میدیای ئەهلی وا پۆلێنەکە کە میدیایەکی ئۆپۆزیسیۆن و لە پشت ئەو موامەرە سیاسیانەوەی کە ئۆپۆزیسیۆنێکە بە شێوەیەکی تر دەنگدانەوە ئەوەیە و وا خۆی وێناگە کە لە بەرەی خەڵکایە کە لە بەرەی گەلا لە کاتێکە ئەو بەرەی گەل نییە بەڵکو و ناڕزایەتێکە ئەوە شۆڕش نییە بەڵکو کۆمەڵێک خۆپیشاندانە. پێم وایە من و هەزارانی وەکو من خۆشحاڵ دەبن کە میدیای ئەهلی خیتابێکی ڕخنەگراناوە پەنجە لەسەر کەم و کوڕیەکانی ئەم دەسەڵاتە دابنێەوە بیان خاتە ڕوو بەڵام من باسی نەڵم پێشتر مڵاحەزەمان نەبووە لەسەر میدیای ئەهلی بەڵێ مڵاحەزەمان نەبووە بەڵام ئەم مانگانەی ڕابردوو زۆر مڵاحەزاتی وازەح دەچوو ئەوە بوو کە ئەحمەد باسی ئەوەی کرد کە ئەوان وەکو شەخص حەق خۆیانە بەشداری خۆپیشانە بەڵێ ڕاستە حەقی خۆیانە وەکو کەسێک کەسایەتیەک بەشداری خۆپیشاندن کە تەنانەت سەرپەرشتی خۆپیشاندانیش بکە بەڵام ئایا ئەم تەعاتوفەی ئەو لەسەر ڕووپەری ڕۆژنامەکە و گۆڤارەکە و سایتەکەی ڕەنگی نەداوەتەوە باوەڕت هەبی ئەگەر زوڵمی لێ نەکەم زۆر جار یعنی سایتی لڤین من زیام نەکردوێتەوە لەگەڵ سایتی سبەی هەمان هەواڵ بەعکسەوە بۆتە مەزدەڕێکی ئەساسی بۆ سایتی سبەی وە ئایا توانیوێتی لە ماوەی ڕابردوو بە بێلایەنانە مامەڵە بکات ئایا توانیوێتی چۆن ئەو هەڵانەی دەسەڵات دەردەخات لێدانی ڕووناکبیرێک ئێمە ئیدانەی دەکەین و لەگەڵیشی دانین ئازاردانی گرتنی و هێز بەکار هەموو ئەمانە ئێمە لەگەڵینی بەڵام لە دیوەکەی تریش بۆچی ڕەخنەش لە ئۆپۆزیۆن ناگری کاتێک کە دەیەوێت تۆ ڕەخنە لە دەسەڵات دەگری دەڵێ تۆ ناوەندەکانی خوێندن عاتڵ دەکەین لەگەڵین و ئێمەش ئیدانی دەکەین بەڵام ئیدانەی کردەوەیش ئۆپۆزیۆنیش کە کاتێک وەکو وەرەقەیەکی سیاسی سەحە و پەروەردە بەکاردەهێنێ و دەیەوێ تعتیلی بکە باشە تۆ گلەی لە ئەندام پەرلەمانەکانی پارتیۆکی دەکەی کە ئەوانە کۆنتترۆل لەدەست سەرکردایەتی حیزبەکانیان بۆ گلەی لە ئەندام پەرلەمانەکانی ئۆپۆزیۆنیش ناکەی کە ملیان لەموو باریکترە بەرامبەر قەراراتی هەر سێ سەرکردایەتی ئۆپۆزیۆن کەواتە نا بەرابەریەکەیە زۆر سپاس ئەرەسی بەرنامەکە دۆزێ بەرەو مناقشاتی سیاسی لەسەر حدەسە سیاسەکان ڕۆژنەک بۆ دەوری ئەعلام لە قەزیەکاندا بەڵام ئەو پێتەڵێ سایتی لڤینۆک و سایتی سبەی وایە بۆچی ئێمە چوینە شەقام ینی بۆچی لەگەڵ شەقامای لەبەرەوەی شەقامەکانی شا سوود کرا لەبەرەوەی هاوڵاتیانمان هاونیشتیمانیانمان شەهید کرا لەبەرەوەی هاونیشتیمانیانمان گیرا لەبەرەوەی 950 هاوڵاتی لە ماوەی خۆپیشاندانەکانە برینات کرا 400 هاوڵاتی بە نایاسایی چوونە زیندانەکانی حیزبەوە لە وڵاتە هەر هاوڵاتێک هەر کەسێک قەڵەمەکەی دەستی قەڵەم بگرێت و لەگەڵ خەڵکا بێ پێویستە هەڵوێستیە بێت و لەگەڵ شەقاما بێ ئەوە یەک دوو من دیفاعی میدیای ئۆپۆزیسیۆن ناکەم و تەمسیلیشان ناکەم تەمسیلی کەناڵی ڕاگەاندن دەکەم وەکو ڕۆژنامەنووسێک وەکو مامۆستایەکی زانکۆش مافێکی سروشتیە کەناڵەکانی من بێتە سەرچاوی زانیاری بۆ هەر کەناڵێکی تر حدث یەک حدثە ڕوو دەدا ڕووماڵکردنی حدەسەکان جیاوازە هاوڵاتێکە کوژرێ دەخۆ سایتی سپەی بێت و سایتی ئاوێنە و سایتی هاوڵاتی و سایتی لیڤین پرێس بێت و سایتی ئێنارتی بێ بە یەکشەوە ڕووماڵی ئەما کە هاوڵاتێک شەید بۆ لەسەر شەقامە خۆپیشاندەرێک گیراوە ئەمە ناکاتە بەهانەی ئەوەی کە تۆ تۆمەتی ئەوە بدەیتە پاڵ ئێمە کە استراتیژێتی گرتنەوەمان لێگەچێ من ناتوم لێرە ئەو بەیان کەم و گرنگیش بێ بۆ لام کە دەسەڵات چیم پیاڵێ خەڵکی چۆن جیامەکاتەوە چی پێناسەیەکم بەداتێ میدیای من جیاکاتەوە لە میدیای دەسەڵاتدا ئێمە کاتێک لاگیری شەقامە کردووە شەقام سوود بۆ بە شانازیشەوەیکەی و پێشمە وایە مووقفێکی شەرەفمەندانەیە باز لە بوونی قێرانەکە
مامۆسای بەڕێز لە دوای هەفتەی شوبات سەرۆکی هەرێمی کوردستان هاتەوە کوردستان لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر پەیامی شارەسی خەڵکی کوردستان کرد وتی دوای 3 مانگ بۆ 4 مانگی تر کە هەرچەندە ببوورە مەزەندەکردنێکی گۆترەکاری بوو دوای 3 مانگ تا 4 مانگ لە نەورۆز پێشتری شاربەتی پێشتری مانگ تا 4 مانگە لە نەورۆز ببوورە گرنگ نیە لە نەورۆزیش بێت لە نەورۆزی شۆ بۆ حساب بەڵام لە هەفتەی شوباتەوە تاکو 5/5/2011 کە 2 مانگ و 18 ڕۆژەکە واتە لەو ماوە زەمەنی کە تەحلیلی کردو 12 ڕۆژی ماوە پێم بڵێ ئەم ئیسلاحاتە سیاسیانەی کە کراوە بۆی خۆپیشاندانەکان خۆپیشاندەران بە شێوەیەکی هێمنانە بچنەوە ماڵێ چی کراوە کاکەژیان ئێمە باز لەوە ئەکەین هەمومان وەکو سەرۆکی هەرێم سەرۆکی حکومەت سەرۆکی پەرلەمان ئەندامانی مەکتەبی حیزبەکان مەکتەبی سیاسی حیزبەکان ئەڵێن کێشەی هێ و چاکی یەکەی بەڵام ئەوەیە زەمەنیش تێدەپەڕێت و ڕۆژ لە دوای ڕۆژیش هیچ شتێکمان لە زەمینی واقع نەبینی لە 21 سێوە دوای پەیامی نیشتیمانی و نەتەوایەتێکی سەرۆکی هەرێم و حسابی کە تاکو ئێستا لەو بەڵێنانی کە دایت و لەو قەراراتانی کە دایت چەندیان جێبەجێکرا بڕیار بۆ ئەوانەی کە تەقا لە خۆپیشاندەران کردووە و ئەوانەی کە بەبێ مۆڵەتش خۆپیشاندانیان کردووە دەستگیر بکرێت ئەوانەی بەبێ مۆڵەت بە حساب کە ئێمە سەرنجمان هەیە لەسەر یاسای خۆپیشاندانەکان هەموو خەڵکیێک بە جنابی شتوانەکە یاسایانە ملاحەزاتی لەسەرەوە کە پێویستە دەستکاری بکرێتەوە ئەوانەی کە بە اعتیباری دەسەڵات بەبێ مۆڵەت خۆپیشاندانیان کە چوونە زیندانەوانێ ئەوانەی ڕووداگیر بوون و لە سەرای ئازادی و لە شوێنەکانی تر قساگر فەلاقە کران زیندانەوانێ سەرپەرشتیاری خۆپیشاندانەکان لە ماڵەکانی خۆیان ناخەوێ باش باش زۆر سپاس کاک ئەحمەد ئەوەی من لەو تۆ تێگەشتم کاک پرسات ئەمە واقعی هەرێمی کوردستانەکەەوە باسی کرد ئەکرێ ڕەحڕێکە دەسەری هەبێ بەڵام پرسیاری من پەیوەست بە ڕووماڵکردنی میدیایی بۆ ئەم بارودۆخانە ینی بۆ میدیای ئەهلی میدیای ئۆپۆزیسیۆنە سایتی لڤین سایتی سبەیە لە کاتەکە ئەم میدیای هەمان ئەو ڕووداوانە ڕووماڵەکە کە هەموو ئینسانێکی کورتایژی هەمان ئەو ئەشکنجە و ئەو گرتن و ئەو زیندانیکردانە ڕووماڵەکە کە هەر میدیای ڕووماڵەکە لە کاتێکە کە میدیای دەسڵات ئەمە ڕووماڵناکە هۆکارەکەی ئەوە نییە کە لە واقع ڕوونادا بەڵکو هۆکارەکەی ئەوەیە باگراوەندێکی سیاسی و بەرژەوەندێکی سیاسی ئەم قسانەی منمانێ ئەوە نیە پێم وابێ کە میدیای دەسەڵات توانیوێتی زۆر سەرکەوتوانە کارەکانی خۆی ئەنجامدا میدیای ئەهلی بە تەسەوەڕی من لە ماوەی ڕابردوو حەقی خۆیانە ڕووماڵی ڕووداوەکان بکەن و حەقی خۆیانە مەوقیفیانە بەڵام حەقی خۆیان نییە بڵێن حەقی خۆیان نییە بڵێن ئەمە ئەنفالینەوەمە کە زۆر بە واضحی یەکێک لەو گۆڤارانەی بە لە دوا ژمارەشی باسی کردووە مەسەلەی گۆڤاری لڤینە ناکرێت تۆ هەمیشە لە سایتەکەی خۆت لە ڕۆژنامەکەی خۆت لە مقابلاتی خۆت تاکید لەو بکەوێت کە ئەمە دەسەڵاتێکی بەحسە ئەمە خۆی لە خۆیدا هاندانی توێژیە چونکە بۆ تو بت پێوەرێک ئەمە دەکەی ئایا ببوورەکە بەس کاک ئەحمەدجان ئایا ئەمە بەڕاستی ئەبێتە هۆی ئەوەی کە مزداقیت بۆ تۆوەکو گۆڤارێکی ئەهلی و ڕۆژنامەیەکی هەلی بێڵێتەوە کاتێک کە تۆ بە چەند ڕستەیەکی ئینشایی دەتەوێت و هەندێک جار عاتفیانەش بڕیار لەسەر مەسەلەکان دەی وەکو باسیم کرد لەو دیەوە هیچ مەسەلەکانت نەبینی جەنابی باسی کرد ئایا لە ماوەی 21 تاوەکو ئێستا هیچ هەنگاوی چی نەنراوە یەکەمیان ڕاستە لە بارودۆخی نەئاسایی هەنگاوەکان قرس دەبن لەبەرەوەی ئێمە هێشتا لە ئەزمەیەک داین هەمومان متفقی لەوەی لە کوردستان قەیرانێکی بەڵام دواتر باسێکم ئایا چنەوە قەیرانێک کە هەتا ئێستا ئەوەش ئەعلام هەڵە خوێنەوەی بۆ کردەوە بەڵام لەگەڵەوەش هەنگاو هەن ئێستا سەرۆکایەتی هەرێمی کوردستان لەم پرۆژەی کە دەری کردووە ئەم هەنگاوانی حکومەت شەوانە کۆبوونەوەکانی ئەنجومانی وەزیران دەبینین کۆمەڵێک بڕیار دەدە کە پەیوەندی بە ژیان و بژێوی خەڵکەوەیە سەرۆکی هەرێمی کوردستان چەند بڕیار کە پەیوەندی بەوە بەرهێنانەوە پەیوەندی بە مساتەحەوە هەیە پەیوەندی بە پاسەوانی بەرپرسەکانەوە پەیوەندی بە تەسکی حیزبیەوە هەیە قانونی نەزاهە دەرکراوە موعید بۆ قانونی هەڵبژاردننی محافظات دیاری کراوە ئەمانە هەموو ئەو خاڵە نەبوون کە لە ناو وەرەقە ئیسلاحیەکەی سەرۆکی هەرێمی کوردستان هاتوون بەڵام سەرۆکی هەرێمی کوردستان نەیگوتیە من پارسێ مانچتر هەر هەمووی گوتیتی هەنگاوی عملی دەبینین باشە بەم خاڵانەی ئۆپۆزیسیۆن و بەم خاڵانەی سەرۆکی هەرێمی شوود میدیا و خەڵک و هەمووی تێکەڵاوکەین ئەگەر بێت و لێکتر نزیک ببینەوە ئەم تەشەنوزاتە کە بەشێکی میدیای ئەهلی لەی بەرپرسیارە ئەم تەشەنوزاتە کە دروست بووەوە بۆتە هۆی هەراسانکردنی خەڵک بە تەسەوەری من جەوێکی لەبارتر بۆ جێبەجێکردنی وەرەقە ئیسلاحیەکەی جەنابی سەرۆک هەمووانەش من نامەوێت بچمە ناو جوزئیات و ئەو هەڵە کوشندانەی کە میدیای دەسەڵات لە هەرێمی کوردستانە تێکەوتووە ئەگەر بەو قیاساتە جوزئیانە و لەسەر هێنانەوەی نمونە بوەستین بە بۆچوونی من وەکو
ڕۆژنامە نووسێک لە کاتی کردنەوەی کەناڵە ئاسمانیەکان تا ئەو کاتەی دایەخەن بەشی هەرە زۆری هەواڵەکانیان تەشیر و چاواشەکاری و پەلامەدانی خەڵکە و جگەلەوەی کە لە میدیای نووسراویان لێوان لێوە لە دەربڕین و تەعابیری نابازاڕی کە من هەر بۆ وەک بەڵگە کۆمەڵی لەوانم لەبەردەستایە بەڵام لەسەر ئەو جملەیە کە باز لەوە کرا ئێوە لە گۆڤاری لڤینە باستان لەوە کردووە کە حەدەسەکانی 19 نیسان شبە ئەنفالێ بووە ئێمە نەماوتووە من ئەم راپۆرتە تێسا خۆشبەختانە لەبەر دەستمایە و هەموو بینەرێک و خوێنەرێک دەتوانێت بیخوێنێتوانێت و بیشی دەست کام ڕۆژنامە نووسەی کە پرۆفیشناڵە لە ئاستی کوردستان و ئاستی نێودەوڵەتیدا بە پێی هەڵسەنگاردنی من کەیشە لە هاوڕێ ڕۆژنامە نووسەکان کردوێتی مامۆسای زانکۆیە و بم پێم وایە تێر و تەسەلترین و ئەکادیمیترین راپۆرتە چونکە تێگڕای سەرچاوەکان مامۆسای زانکۆ قسەیتیا کردووە خوێندکار قسەیتیا کردووە حەدەسەکە ئەژێڕنەوە ئەمە بریتە لە جێڕانەوەی چیرۆشیە گواستنەوەی ئەم وشەیە لە زاری خوێندکارەکانە بۆ ڕووپەری ڕۆژنامەی حرام نییە خۆتۆ ڕێگان مافی ئەوەمان نێ ئێمە بە خەڵک بەڵام چۆن کاک ئەحمەد چۆن ڕێگە ئەدەی چۆن ڕێگە ئەدەی ئەو ڕووداوە لە کوردستانە کە ڕوویدا لە سەردەستی ئاساشی سلێمانی بە هەر هۆیەکەوە بێ بە ئەنفال تەسمێ بکەیت بە ئەنفال تەسمێ بکەیت لە کاتێکە ئەنفال معنایەکی تری هەیە هەلومەرجێکی مێژووی جیاوازەیە دۆخێکی کۆمەڵاتی جیاوازەیە هێزێکی جیاواز لە مێژووی ئێمەدا ئەنفالی کردووە ئەنفال بریندارکردنێکی نەتەوەی گەورەیە لە مێژووی ئێمەیە چۆن ڕووداوێکی ئیجرعاتێکی ئەمنی بە مەسەلەی ئەنفال یەکێ لە وەزیفەکانی میدیا تەرکیزکردنە لەسەر علمی مەعانی لە کاتی قەیرانە زانستی سیمانتیکی زمانەوانی و بەکارهێنانی دەربڕینەکان هیچ کەسی مافی ئەوەی نییە کە بە هاوڵاتیان و هاونیشتیمانیەکانی بڵێ ئەبێ ئەم دەربڕینە بەکاربێنی تو ئەم دەربڕینە بەکاردەهێنی ئەنفال وەکو حەدەسێکی تاریخی وەکو زامێک لە جستەی نیشتیمانی و نەتەواتی ئێمە ئەوە جێگای ئەوەیە کە هەموو هاونیشتیمانی کاتێک کە گوێبیستی ئەم وشەیە دەبێت سامدای بگرێت و لە ئاستی ئەو تاوانەدا هیچ دەبێ بهاشێت ئەوە حەدەسێکی تاریخیە بەڵام تەسمیەکردن و تەشبیهکردن حاڵەتێکی سیمانتیکی زمانەوانی سروشتیە تۆ حەدەسێک ئەشوپێنی بە حەدەسێکی تر لە سیاقی دوو حەدەسکە مەدلولیان جیاوازە دۆخی کۆمەڵاتیان جیاوازە هەندی مێژویان مەدلول لە ڕووی زمانەوانی و مەدلولی ئەم دوو حەدەسە جیاواز نییە لە ڕووی تۆ دالێکت هەیە کە پێی ئەوتێ ئەنفال کۆمەڵی مەدلولی جیاواز هەیە مەدلولی ئەنفالەکانی ئەو دەربڕینەی بۆ 19 بەکار هاتۆ باسکردنە لەوەی کە تۆ نوتیژی نوێنراوە گواستناونەتەوە بۆ شوێنی چۆڵ ئەمە مەدلولەکانیەتی ئاسایش دەورەی داون تۆ نوتیژیان هەبووە لیان دراوە کچان و کوڕانیان لێکتری جاکراوەتەوە فەلاقە کراون ئەم مەدلولە تونوتیژیانە و ئاکا کە تەشبیهێک لەسەر ئەو حەدەسە دروست بێ وەکووتم من نامەوێت بسمە ناو جوزئیاتەوە بەڵام سەرلەبەری ئەمانە جێڕانەوەی چیرۆکێکە کە خوێندکاران خۆیان بە ناوی خۆیانەوە بە ناسنامەی خۆیانەوە ئیژێڕنەوە کە چەند بەرامبەر کراوە پیشاندانی وێنەکان و دیمەنەکانی ئەنفالکردن و ئەوانە خۆیان باز لەو حەدەسە ئاکەن بەڵام ئەگە ئێمە بچینە سەر ئەوەی کە من بمەوێ جوزئیات و حەدەسی کەناڵەکانی ڕاگەاندنی دەسەڵات لە حاڵەتێکی چاواشەکاری قوڵاش یەک قەزیە لە کوردستانە کە من پێم وایە تێگەڕای حەدەسە سیاسیەکانی دوومانگی ڕابردووی پێوە بەندە کاگو بێت ئەویش پێیوەستە بەوەی کە ئایا ئەمریکا یا هێزێکی دەرەشی پاڵپشتی خۆپیشاندەرانەکە یا خوددایکە بم پێم وایە هەموو حەدەسەکە لێرەوە ئەگە پاڵپشتی بکە ئەمریکا کەواتە دەسەڵات بێدەنگە ئەگە نێکە کەواتە پەلامارەدا دروستکردنی هەواڵ لەسەر ئەمە یەکێکە لە حساستنی قەزیەکان کە لە کوردستانە بارودۆخەکە یەک لا ئاکاتەوە لە سایتی لیڤین پرێسە لە ڕۆژی 1/5/2011 بڵاو کراوەتەوە کە دوای ئەوەی کە تیمی ئاوادانکردنەوەی هەرێم لەگەڵ ڕێبەرانی خۆپیشاندان کۆبووەتەوادێ نزیک بوونەوەیک هەبووە بۆ ئەوەی کە قسە بکرێ وەخۆ دەزانین کە ئەمریکا بە ئاشکرا ئەوان ڕاگەاندووە لە هەموو شوێنێکی دنیا پشتیوانی خۆپیشاندانی ئاشتیانە ئەکرد و دژی ئەوە ئەوەستنەوانێک کە دەسەڵات زەبر و زەنگ بۆ کوشتن و خوێناویکردنی شەقام دابینکە میدیای دەسەڵات یەکێک لە کەناڵەکانی ڕاگەاندنی دەسەڵات لە ڕۆژی 2/5/2011 لە لاپەڕەسیەدا لە ژمارە 5468 ڕۆژی دووشەممەی ساڵی 20مان نووسیویەتی مەسەلەن تەبان بە بەو زمانی کە خۆیان بڕوان پێێتی وە پێشام وایە کە زۆر بوویمە دوجار هەر بۆ زانیاری لیڤین پرێس و دەستەکانی پشتی زۆر باش ئەوە بزانن هەمیشە لە ململالی ناوخۆیدا
وڵاتدا فاکتەری ناوخۆی ڕۆڵی سەرشی دەژێڕێت و هێزی دەرەشی ناتوانێت کێشەی ناوخۆی یەکلایی بکاتەوە باشترە چی تریش ئەمریکای زلهێز بچووک نەکەنەوە نەیخەنە ناو کێشە ناوخۆیە کاتیەوە باز لەوەکە کە ئەمریکا دوورە لە مقەسیانە دوێنێ خۆشببختانە تیمی ئاوادانکردنەوەی هەرێمی کوردستان بە شێوەیەشی فەرمی ئەو هەواڵانەی بە درۆ خستەوە کە باز لەوەکەن کە ئەمریکا پشگیری خۆپیشاندانیشی ئاشتیانە ناکە بە شێوەیەکی ڕسمی ئەگووتم ئەمەیەشە بۆ مەمەسمە چووکە ئەمەیەشە کە لە هەواڵە سەرێکەکانیە هەر بەداخەوە لە ژما ببوورە ئەوە بەشی زۆری بابەتی پرسیارەکانەوە ئەگەر ڕبتی گرنگی هەیە بە ڕابتکردنە لەسەرەوەی کە ئەم ڕاگەیانە چۆن بیرەکاتەوە لە ژمارە 5469 ڕۆژی سێشەممە 3/5/2011 لەسەر زاری وتەبێژی مەکتەبی سیاسی حیزبێکی گەورە لە کوردستاندا میدیای ئازاد بەشێک لە میدیای ئازاد و گۆڤاری لەوی بە گۆڤاریشی بە ئازاری ناوزڕا و نازان ئەم تابیرانە بەکارهێنێ لەبەرەوە من نامێت دەکەم مامۆستاژ نەکەوێتەوە هەڵەوە بچینە ناو جوزئیاتەوە دێ چونکە ئەگەر لەسەر حەدەث بوەستین حەدەسی زۆرمانەیە بینیمان ببوورە مەسەلەن هێزەکانی ئاسایش و پۆلیس و چالاکە مەدەنیەکان گازی فرمێسک ڕەش بەکارەهێنن ئەمە شتێکە هەموو کەسی بەڵام من لەسەر قسەی کەناڵەکانی ڕاگەاندی دەسەڵات تۆمەتەکە بەکارێن ئەڵێن ئەوە خۆپیشاندەر بەکارێن من لە یەک ڕستەی کاک ئەحمەد ئەم قسەی پێشووترم ینی خۆم دڵنیا دەکەمەوە لێ ئەوش ئەوەیە جەنابی گوتی ئەنفال مەدلولێکی جیاوازی نییە لەوەی کە حەدەسانەی لا چەند ڕۆژی ڕابردوو ڕوویاندا خۆی لە خۆیدا وتم ئەنفالی هەشتاهشت لەگەڵ ئەنفالی مەدلولێکی دوودالی جیاوازن کۆمەڵێ مەدلولیان هەیە مەدلولی جیاوازکە باسی ئەوم کرد کە باچووکەوە غەڵەتیشی تاریخی کوشندەیە نابێ بەسەمانات تێپەڕێ من وتم مەدلولەکانی 94 لە دالی ئەنفال کە خوێندکاران خۆیان بەکاریێنن بریتە لە تۆنوتیژی بریتە لە جاکردنەوەی کچ و کوڕەکانیان دوورخستنەوە باسکردنە لەما ینی ئەم قسانە ئەومان پێ دەڵێت با ئەمە شوەری گرینەوە بەڵام کۆی قسەکان ئەومان پێ دەڵێت کە جەنابەت وەکو ڕۆژنامەنووسێک بەبێ ئەوەی لەبەر ئەوەی لە ئینفعالەوە بڕیاردەوە خۆش جزئێکی لە مەسەلەکان وەچووتە ناو مەسەلەکان وا لێ دێت بڕیارەکانت هەمیشە من وەکو خوێنەرێکی گۆڤارەکەت ئەحساس بکەم ببوورە قسەی خوێندکارەکانە ببوورم خوێنکار خۆی قسە من ئەگەر قسەکەم تاواکەم ببوورە من تەنها وەکو على سبيل المثال بوونە حەسریکەین لەو مۆزوعە من پێم وایە ئەمە وا دەکات کاتێک کە من گۆڤارەکەت دەخوێنمەوە ئەحساسێکی وام بۆ دروست ببێت کە ئەم گۆڤارەوە چەند ڕۆژنامەیەکی تریش بە تەواوی خۆیان لێکلا کردێتەوە لەم بارودۆخەی ئێستا لە کوردستان ڕوویدا بێلایەن نەبوون و نەیانتوانی ڕۆڵێکی ڕقابی ڕەخنەگرانە لەسەر دەسەڵات و لەسەر ئۆپۆزیۆنیش ببینن بەڵام جەنابی قسەیەکی کرد سەبارەت بە مەسلەی خۆپیشاندانی ئاشتیانە پێویست ناکە ئەمە وەکو فەزلێک بۆ ئەمریکا بفرۆشینەوە کە ئەمریکا پشتگیری خۆپیشاندانی هەر تاکێکی لەم هەر تاکێک لەم کوردستان هەر تاکێک لەم کوردستان پشتگیری خۆپیشاندانی ئاشتیانە نەکات من پێم وایە ئەسڵەن لە فەلسەفەی ئەم وڵاتە تێنەگەیشتووە بەڵام ئێمە لە کاتێک لەگەڵ خۆپیشاندانین کاتێک کە خۆپیشاندان بەرەو ئاراستەیەکی تر دەڕوا کاتێک دەبێتەوە ڕقەیەکی سیاسی بۆچی دەسەڵات لە هەرێمی کوردستانە نەک ڕێگای خۆپیشاندانی ئاشتیانە نادا ڕێگا نادا مناسباتەکان بکرێتەوە ڕێگا لە هۆڵێکی داخراودا شاعرێکی وەکو شێرکۆبێکەس کە هەموو کوردی قەرزارێتی چالاکیشی ئەدەبی ئەنجام من لێرە وڵام ڕێگا نادا کە سوکاری قوربانی یادی پێم وایە لەگەڵ هەموو ئەو کەم کوڕیانێک کە پێشتریش خۆم لەسەر دەسەڵات باسم کرد بەڵام دەسەڵاتی ئێمە ئەوەندە ئیستیبدادی نیە کە مەجای خۆپیشاندان نەدات بەڵام ئەم ڕووداوانەی ئەم دوایە طبعاً بارودۆخەکە جەنابەت خۆت گوتت لە قەیرانداین و بارودۆخەکە نائاساییە لە بارودۆخی نائاسایی دەبێت چاوەڕوانی حاڵەتی نائاساییش بکەیت بەڵام ئایا ئەگەر کوردستان بگەڕێتەوە سەر بارودۆخ خۆپیشاندان پێشووتر نەکراون ڕێگای پێ نەدراوە پرسیارەکە ئەمەیە ینی دەسەڵات لە کوردستانە خاوەنی بەتایبەت مەبەستم یەکێتی و پارتیە یەکێتی و پارتی لە کوردستانە خاوەنی مەکینەیەکی ئەعلامی گەورە و زەبەلاحان کۆمەڵێک کەناڵی سەتەلایت بە عملی حسابی بکەین بزانین ئۆپۆزیسیۆن و دەسەڵات ئەوەندەی ڕۆژنامە و گۆڤاری هەیە هەموو ئەمانە وێنەیەکی تایبەت بە بەرژەوەندەکانی دەسەڵات لە واقع دروست دەکەن وێنەی چالاکی ئەمنەکان بە شێوەیەک وێنەکان کە خیتابی تایبەتی خۆیان دەخوازێ بۆ بەرامبەر بە ماکینەیەکی ئەعلامی گەورە بەکەرامبەر بە کۆمەڵێ گۆڤار ڕۆژنامە سەتەلایت ڕێگە نادەی گۆڤارێکی ئەهلی وێنەی ئەم چالاکیانە وێنەی کردارێکی ئەمنی وەکو ئەنفال بکات و خەڵکەکە معاناتی خۆی بژێڕێتەوە بۆ ئەمە بە تەشوی وێنەی واقع ئەزانیت من
ئەڵێم ئێمە قسەمان لەسەر بەکارهێنانی زاراوەیە ئێستا لەسەر ئاستی جیهان بە کەسێک بڵێ تۆ شۆڤێنی وەکو تەشیرکردن وەکو جوێنە تۆ بە کەسێک بڵێ بەعسی بەتایبەتی لە کوردستان وەکو ئەوە وایە کە تەشیرت کرد بێ کاتێک کە بڵێ تۆ کەسێکی نازی ئەمانە هەندێک مستەلاحاتی تەشیر ئامێزن لەوانەیە هەر بەپێی قانونی هەندێ وشە هەیە ڕێگەمێژوویەکەی لەدەست دەدات و دێتەوە ناو سیاقێکی تاریخی جیاواز کە جەنابیشت پێت باشە لەوێش تۆ ناتوانانی ئەم تەسمیانە بەکاربین لەبەرە دەچێتە ناو سوارچەوەی تەشیرکردن و ناوزڕاندن قانونێکە کە هەموو لایەکمان پێمان وایە قانونێکی چاکە قسە لەسەرەوەی جێبەجێ دەکریانە بەڵام قانونێکی باشە ئەم مۆدێلی لە ئیعلام هەیە کاکو بێت لە وڵاتی ئێمەدا تەنها بۆ ئەوە هەیە کە تۆ باشەکان بڵێ تەنها مرۆڤ تەندروست و ئەو مرۆڤانەی کە دەسەڵات بە پیاوی جوانی داناوە قسە بکە و دەربڕینی جوان و ئینشایی بڵێ ئەوە نییە لە سیستەمێکی دیموکراتیدا لە میدیایکی ڕاستەقینەدا مافی دەسەڵات نییە اختیار کام جۆژە لە کۆمەلگا قسە ئاکا و کامە قسە ناکە ئەم قسە خراپە ئەم قسە خراپ دیە ئەمانە وشەن لە سیاقە تاریخەکان ئەخەیتەوە ناو سیاقێکی تر لە مەرحەلەیەکی تری تاریخیدا بۆ نمونە من دوو نمونەیەکی زیندومانەیە ساڵی 2007 راپۆرتێکمان بڵاو کردوانێ لەسەر بیراتی پیاوە نەخۆشەکە دابەش دەکرێت بیراتە پیاوە نەخۆشەکە ڕەمزێکی تاریخیە بۆ مەرحەلەیەکی تاریخی لە ئیمپراتۆریەتی عوسمانی وادی هێمایە بۆ لەرزۆشی دەسەڵات نەک بۆ جستێکی بایلۆژی ئەم دەسەڵاتە سیاسی هات محکەمەی کردین گرتنی وتیکا کە ئێوە تەشویهی شخصیتان کردووە کاتێک کە من لە بیدایەتی بەرنامەکە وتم ڕۆشنبیری ڕۆژنامەوانی نییە لەلایەن دەسەڵات و لەلایەن بەشێک لە خەڵکو لە نخبەی ناو دەسەڵاتی سیاسی لێرەوە سەرچاوە زۆر ڕۆژنامەگەری ئەهلی هەیە ناڵم پێرفێکتی ناڵیم فریشتەی ئەمە کاتی بەرنامەکەمان تەواو بوو زۆر سوپاسانەکەم بەر لەوەی کاتەکەی کۆتایی ببێنم لە ماوەی کەمتر لە نو دقه کەمتر لەو بابەتە شتێکە تا بێ من پرسیارم نەکرد بێ بتەوێت بیڵی ڕێەکە دەبێت خاڵێکی گرنگ هەیە لە هەر لە سەرەتاوە کە تۆ قسە لەسەر میدیای حیزبیەکەی لە 150 ئەم میدیایە میدیایشی ناڕاستە ئەزانی بۆچی لەبەرەوەی دیفاع تەنها لە ئایدۆلۆژیایەکی دیاریکراو دەکە ومێد دەکەم قۆناغێکی تەندروست لە سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستانە بێتە پێشەوە بە پێی یاسا مامەڵە لەگەڵ ئەم جۆرە میدیا بکرێ و سنوورێکی بۆ دابدرێ و بودجەکەی لێ بسێدێتەوە بە پێی ئەوەی کە دکتۆر بەرهەم لە سەرۆشی حکومەت لە ماوەی ڕابردوودا بڕیاریدا کە من حی ئەم میدیا ببڕێ 240 بلیۆن دلار ساڵانە لە گرفانی خەڵک ئەچێتە زۆر سپاس مامۆستا شتێکت نابێت بتەوێت بڵێ من پێم وایە نە میدیای ئەهلی و نە میدیای ئۆپۆزیسیۆن و نە میدیای دەسەڵاتیش بە دیقەت نەیانتوانیوە دیراسی کرد بۆ ئەم بارودۆخی کە ئێستا لە هەرێمی کوردستانەیە تعریفێکی دقیقی بۆ بکەن بۆ نمونە من لە چەند کەسێکی ئەعلامی ئەهلی گوێبیستی ئەو بووم کە ئەم پێشێلکاریانەی کە لە هەرێمی کوردستان بەرامبەر ڕۆژنامە نووسان کراوە بدەی بەنە محکەمەی لە هەی بەڵام پێمان ناڵێن کامە محکەمە ئەمام بارودۆخێکە تەوەتورێکی داخلی ئسترابێکی داخلی لە کاتێک تۆ دەتوانی پەنا بێ بەر محکەمەی جینایی دەولی کاتێکە نیزاعێکی مسلح هەبێت لە وڵاتەکەدا ئەو زار قانونی دەولی ئینسانی لەسەری تطبیق دەبێت بەڵام لەبەر ئەوەی ڕۆژنامە نووسانیش هەڵە لە بارودۆخەکە تێگەیشتون زۆر جار مستەلاحی وا بەکاردێنن زۆر جار پەنا بۆ کارتی وا دەبن کە ئەسڵەن تطبیق نابێت لەسەر ئەم بارودۆخی هەرێمی کوردستان من پێم وایە دوا ئوتەم ئەوەیە کە میدیای ئەهلی میدیای ئۆپۆزیسیۆن میدیای دەسەڵات هەموو لایەکیان بەیەکەوە هەوڵ بدەن ڕاستیەکان دەرخان ڕەخ نەبگرن کەسمان ماندوو نابین بەڵام ئەوەیە بە زمانێکی پاک بە زمانێکی ڕۆژنامەگەری و ئەتیکی ڕۆژنامەگەری بەڵێ بینەرانی بەڕێزەوەی گوێتان لەبوو گفتوگۆکردن بوو سەبات بە ڕۆژی میدیای هەرێمی کوردستان بە میوانداری بەڕێز ئەحمەد میرە سەرنووسەری گۆڤاری لەڤین و بەڕێز فرسەت سۆفی مامۆستای زانکۆ جارێکتر بەخێراتتان دەکەم بەخێر بێن.